با هەموو بەڕێزان کۆ ببنەوە لەسەر ئەم غەوغاوەی پاراستن سەر لە نوێ کۆمەڵی قسە و باسەکەین خۆشەویستان و عەزیزان. هەمووتان بەخێر بێن، سەرچاوی بن، تاو ڕەفیقانە کۆ بنەوە و کاتە ڕاو بیر و بۆچوونی خۆم لەسەر ئەم سیناریۆ سەخیفەی پاراستن کە چەند وشەیەک لە دانپیانانی شێروانی بڵاو کردەوە کە لە ڕاستیە هیچ بایەخێکی نییە. لەسەر ئەوە هەندێک قسە و باسەکەم و ئیتر بەجێتان ئەهێڵم. هەمووتان بەخێر بێن، سەرچاو. با هەموو بەڕێزان کۆ ببنەوە عەزیزان، بەخێر بێن، سەرچاو. سەرچاوان هاتن هەموو لایەکتان، بەخێر بێن یاخۆ، بەخێر بێن، بەخێر بێن. بەلەمەکەن تەحملتان هەبێت با تۆزێک بنە ماڵی بازانی بکتین، باسی پاراستنکەین، باسی ئەم گاڵتە جاڕیەکەین، ئەمانەیەکەین، باشی هیستریایی مەسئول بازانی و مەسئول بازانی بکەین کە بۆچی ئەویان لاتەوە بەڕاستی خەریکی چین بنە ماڵی بازانی. ئەم هەموو یاریە پوچە چی ئەمانە بەڕاستیەکەن ئەیانەوێ بەم یاریانە بگەنە شوێ لە حەقیقەتە. بۆچی بەرۆشیان بە خەڵکی کوردستان گرتووە بنە ماڵەیە؟ بۆچی مەسئول بازانی کە هەموو شتێکی شکست و دۆڕانە بۆچی ئاوا تووشی هیستریا بوو بە هەموو لایەکە وەکو گای هاری لێ هاتووە؟ ئەجا گای هار عەزیزان ئەم گای ئیسپانیەکان چۆن خۆیەکا بە ناو دوکانێکی شوشە فرۆشی و ئالەم بابەتانەیە ڕێک مەسئول و مەسئولی باوکی ئاوایان لێهاتووە. وەکو گای هار خۆیان کردو بە ناو شوشەیە، بە ناو بازاڕ و دوکانی شوشەیە هەر خەریکی شکاندنن، نەک ئەوەی کە شتێ چاکەنەوە. هەمووتان بەخێر بێن. عەشرەت بەخێر بێن. عەشرەت دانەیە تەلەفۆنی بۆ کردوومە مێوارە نووسینێکی بۆ نووسی و مەڵەیە کاکە کاگاران بمە عەشرەت توشتین و ئەو سێ کەسەی کە پاراستن بوون لە مەسەلەی دکتۆر غالبە کاکە ئێمە حەقمان چییە بۆ باجەکەی بین و ئەلەم بابەنەکە تەلەفۆنەکە داخە هەی لە پاراستنەکان ناشرینتر دایخە تەلەفۆنەکە چڵکن لە بەریتانیاوە بوون. حەقتان نەبێت یادی بەخێر لە پاڵتاکە ئەمان و فی پیاکە. بۆی ڕاست بۆ تۆزێک کورسیەکەم استراتیژی بێ. جا ئەگەر کورسی استراتیژی بێ هەر لە خۆ باش بۆیێت عەزیزان، تێگە هەر لە خۆ ئەوە نیە جوان بۆیە بەڕاستی. عەزیزان و خۆشەویستان، ئەو دەنگەی کە یا ئەوەی کە پاراستنی پارتی ناوی ناوە دیانپیانان و ئەمڕۆ بڵاوی کردەوە بەڕاستی هیچ بایەخێکی یاسایی نییە و هیچ بایەخێکی سیاسی و کۆمەڵایەتی نییە. ئێمە مێژوویەکە هەمومان کارکردی پارتی و بنەماڵی بازانی و پاراستن ئەزانین. ئەمانە مێژوویەکە بەم کارە چەوت و چەوێڵ و ناشرین و دژە ئینسانی و دژە ئازادیانەی خۆیان هیچ متمانەیەکیان نییە و هەچی متمانە هەیە ئەمانە دەستیان داوە. هەر لەبەر ئەوەیە هیچ جوڵەیەک، هیچ قسە و باسێکی پارتی و بنەماڵی بازانی و هیچ قسە و باسێکی دەستگای پاراستنی پارتی لای مرۆڤی هوشیار، لای مرۆڤی ئاگا، لای ئەو مرۆڤەی کە بەڕاستی ئەمانەی ناسی بێ چ دەعبایەکەن هیچ جێگا و ڕێگایەکی نییە. واتە هیچ ئینسانێکی عاقڵ لە ڕاستیە کە سەرەواوێ لەو کە لە سەرەیا بێ کە بە مل و شانیەوە نووساوە ناتوانێت بڕوا بە هیچ جوڵەیەکی پاراستن و پارتی و بنەماڵی بازانی بکات. ئێمە لە مێژووە دەیان و سەدان سیناریۆی ئاوای پاراستنمان لە بەردەستایە سەر لە بەریشی هەڵبەسرا و دروستکرا و پاراستن خودی خۆی کارکتەر و پێکهێنەری ئەو سیناریۆیانە بووە لە سەرەتاوە هەتاوەکو کۆتایی. من ناچمە ناو مۆزوع یاساییەکانیانەوە. حاکم شێخ بابەتێکی بڵاو کردوتەوە لە حەڤە جێگەیە ئەو کەیسەی ڕسوا کردووە و حەڤە نەقدی لێ گرتووە کە نایاساییە. هەر بڕۆن بابەتەکەی حاکم شێخ بخوێنەوە لەو ڕاستێتەیەگەن کە پاراستنی پارتی و ئەو دادگایی کە کردویانە هی ئەم پێنج ئینسانە کە چەندە بۆشایی یاسایی تێدایە کە ئەوە پیاوێکە شارەزای دادگایە و ئیشی من نییە تا لەسەری لە قسە بکەم، بەڵام بەڕاستی ئیشی ئەوە تا لەسەری قسەی کردووە. پاراستنی بنەماڵەی بازانی لە ساڵی 60ەکانەوە ئەم دەستگایە تەنیا و تەنیا خەریکی کورد کوشتنە. دەستگایەکە تەنها و تەنها دانراوە بۆ پاراستنی بنەماڵەی بازانی، نەک بۆ پاراستن و ئەمنیەت و ئاسایش و خەڵکی کوردستان. هەموو کەس ئەبێ لەمە تێبگات.
لە هەر جێگایەکە بنەماڵەی بازانی جێگە و ڕێگەیان لەق بێ بکەونە بەرنەحلەتی خەڵک یەکسەر ئەمە ڕاستە بێتەوە بە کۆمەڵە سیناریۆ و پوچوق بێمەعناوە بۆ ئەوەی نەیارەکانی خۆی پاکتاوکە و نەیارەکانی خۆی سەرکوت بکات. ئەمە مێژوی پاراستن و مێژوی بنەماڵەی بازانیە. ئەگەر ئێوە بە دیقەتەوە سەرنج بدەین لەناو ئەو ڤیدۆیی کە پاراستن بڵاوی کردوتەوە، قسەکانی شێروان شێروانی هەر زۆر منطقیە لە حەقیقەتە. یعنی حتا ئەو قسانەیشی شتێکی ئەو نەعەجیب و غەریب نییە ئەگەر جوان دیقەتی لێبێ. وەکولی ئەم مەوزوعە و ئەم سیناریۆنەی پارتی و پاراستن و ئەم زیندانیکردنی هەموو ئەو هەڵسوڕاوانە یا هەموو ئەو کەسانەی کە ڕۆژنامەنووس و مێدیاکار و چالاکەوان لە بادینانە ئەگەڕێتەوە بۆ یەک شت. ئەویش ئەوەیە کە پاراستن و بنەماڵەی بازانی لە خەرشی بادینان لەو دەیان و سەدان پیا و ژنا تووڕە و ناڕەحەتە کە لە بادینانە لە بەرامبەر بنەماڵەی بازانیان ڕاوەستەوە. باشە بنەماڵەی بازانی لەمانەی بادینان بە تەواوەتی تووڕە بوون. دەبوو بۆ ئەم مەوزوعە کارێ بکەن کە ئەم کەسانە بە تەواوەتی وێران و پایەماڵ بکەن و هەر یەکەیان دووریان بخەنەوە لە هەڵسوڕان لە کارکردن لە خەڵکی بادینانە و کۆمەڵێک تۆهمەیان بۆ بپێشنەوە و تووشیان بکەن و پاکتاویان کەن و بیان خەنە زیندانەوە و دووریان خەنەوە لە ساحە لە بادینانە. مەسەلەکە تەنها ئەمەیە لە حەقیقەتە. ئەرداڵ خۆی ناوی تەواوی شەعبان حسێن ئیبراهیمە و ئەم ئینسانە ئەم ئەرداڵە خۆی تەجنیدی پاراستن و خودی مەسوول بازانیە. خۆشەویستان ئەم کەسە کە لەو ڤیدۆیەدا بە تەواوەتی دەرەکەوێ و زۆرترین قسە ئەکا بە بەرنامە پاراستن نردوێتێ لای شێروان شێروانی و پەیوەندی پێوە کردووە تا بە پێیکات گاف بە گاف هەنگاو بە هەنگاو کە خۆی وەکو دژێکی بنەماڵەی بازانی پیشان بدە و ناوەکەی خۆی لە شەعبانەوە کردووە بە ئەرداڵ کە زیاتر ئەم ناوە لە پەکەکە و لە ئەدەبیاتی ئەوانەوە نزیکە و لە ناوی ئەوە نزیکە هەتا وەکو وا بکا بڵێ کە ئەمە پەکەکەیە یا پشوانی لە پەکەکەیەکە یان ئاپۆچیە وەکو شێروان ئەڵێ و یان دیفاع لە پەکەکەیەکە بەم جۆرە خۆی بخاتە ڕوو و متمانەی شیروان و ئەوانەی کە بەدەست بێنێ و ببێ بە جاسوس بەسەریانەوە تا ئەمە بکات. و ئەمەش باشترین کارێ بووە یا باشترین ڕێگا بووە بۆ پاراستنی بنەماڵەی بازانی تا هەمویان لە کۆڵخۆی بکاتەوە لە بادینان و دەنگی ناڕازی لە بادینانە نەهێڵێ و وێرانیان کات. تۆسەری ئەو ڤیدۆیە بکەن لە شەقامێکەوە سیارەیەک بە تیژی ئەڕوا بەلای ئاساییشە بە ئۆتۆمبیلێکەوە هیچ کەس نازانێ ئەمە کێیە. ئەمە چه پەیوەندی بە جاسوسیەوە هەیە بەڕاستی؟ یعنی بۆچی نابێ ئینسان بەلای دەستگا بینایەکی ئاساییشە بڕوات؟ هونەری ئەمە لە چیایە؟ بۆچی ئەمە ئەکاتە جاسوسی لای پارتی و بنەماڵەی بازانی؟ هیچ کەسێکیش نازانێ ئەم سیارەیە کێ و ئەمانە کێن بەلای ئاساییشە هەڕۆن. چۆن دروست کراوە ئەم مۆزوعانە؟ اینجا ئەگەر بەڕاستی سەرنج بدەن لە کولی ئەو گفتوگۆیەی کە لەو بڵاوکردنەوە لەو ڤیدۆیە هەیە زۆربەی قسەکردنەکان ئەرداڵ خۆی ئەیکا، ئەرداڵی پاراستن ئەیکا. باشە ئەو یەت باسی هەموو شتێک ئەکا و هەموو ڕێگاکان و کون و قوشبنەکان دائەنێ تا شێروان شێروانی بهێنێتە قسە ڕای کێشێ بۆ ئەوەی چەند قسەیەکی لێ دەربێنێ بیکا بە ماڵ بەسەریەوە. خۆشەویستان من لە ماوەی 2 ساڵی ڕابردووە خۆم وەکو ئارام ئەحمەد زیاتر لە 10 جار ئەمەم بەسەر هاتووە، بەڵام من قاسم تێ نەخستووە بە وریاییەوە تەعاملم لەگەڵا کردووە. لەلایەن کەسی نەناسراوە تەلەفۆنم بۆ کراوە یان نامەم بۆ نێنراوە ئەڵێ کە ئەگارام ئەحمەد کە ئەکە گیان قسەکردن تەواو بە قسەکردن نابێ بنەماڵەی بازانی خراپن ئەمە دیکتاتۆرن ئەمە ئاوا نابێ کە ئەگارام گیان پێویستە ئێمە گروپ دروستکەین لە بادینانە لە هەولێرە پێویستە ئێمە پارتی ترۆرکەین بکوژین ببڕین بسووتێنین ئەمە بەدرۆ بۆچی بۆ ئەوەی کە منیش 4 قسە بکەم ڕیکۆردیکە لەبارەی یاساییەوە بڵێ ئەمە ترۆریستە و ئەمە ئەوێ تەقینەوە کە ئەمە
ئەوە بکە هەموو ئەم یاریانە هینی پاراستن بووە کە خۆم چەندین جار بەرەو ڕوون بۆتەوە وتومە بابە گیان من نە پیاو کوژم نە چەقۆ کێشم نە چەک بەدەستم ئەمە ئیشی من نییە بەڕاستی تۆ ئەو نە قارەمان و ئازێ بڕۆ خۆ بی کە زەحمە نەبێ با من مەڵێ ئەو قسە قۆڕ و قسە پوچانە من تااقەتی کوشت و بڕوو بێنەوە بەرە و دەمانچەوە بیکوژەوە بی بڕۆ بیشتەنم نییە کاکەەوە کاری منیە لای قەتا چونکە من زانیومە کە ئەوانە هەمووی بە بەرنامە پاراستی پارتیکە بۆ ئەوی چوا قسە لە من دەربهێنێ و قسەکان بک بە ماڵ بەسەرمەوە لەبارەی یاساییەوە بڵێ ئەوە تا تۆوە وتووە باشە یعنی بە بەرنامە بنەماڵی بازانی خۆی ئەو کارە ناکە زۆربەی هەرە زۆری ئەو قسانەی کە لەو ڤیدۆیە ئەکرێ قسەی خودی پاراستنە و قسەی خودی ئەرداوە و قسەی شیروان شێوانی نییە کەمترین قسەی شیروان شێوانی تێدایە خۆشەویستن بەلای مەسەلەن بەلای ئەو بینایە ئەڕوا ڤیدۆی گرتووە ئەمە هیچ عیلاقەتی جاسوسیەوە نییە بۆیە لە تەواوی ئەو ڤیدۆیە تەنها قسەکانی ئەرداڵ بێگرێ و گۆڵە سافە تۆمارکراوە کە خۆی کردوێتی و دوور و درێژترین قسەکانە کە لەناو ئەو ڤیدۆە هەیە ئەرداڵی پاراستن خۆی کردوێتی باشە هەمووشان ئەو ڕاستی ئەزانن کە بە ئاسانی ئەم دەنگانە ڕیکۆرد ناکرێ ئەگەر بە بەرنامە پاراستن خۆی نەیکرد بێت باشە سەرنج بدەن لە کاتێکا کە شیروان شێروانی ئەوێ وەڵامی باتەوە چەند قسەیە بکە خێرا تووتێکی ئەخەنە سەر قسەکانی شێروان شێرانی ئەبڕن چونکە قسەکانی ئەو لەو کاتە بە قازانجی سیناریۆکەی پاراستن نییە تا گوێگر نەزانێ کە ئایا شێروان شێروانی ئەڵێ چی تەنها ئەو قسانە بڵاوە کاتەوە کە خۆی بەدڵیەتی کە خۆی ئەوێ کە بۆ ئەوەی کە قەناعەت بە چوار ڕەشە وڵاق و جێل و گەوشکە بڵێ وەڵا ئەمانە ترۆریستن و ئەلەم بابەتانن قسەکانی شیروان شێروانی پڕە لە بڕین خۆشەویستان هەمووی قەتعی تەیەکەوێ هەمووی بڕاوە خراوەتە سەریەک بۆیە زۆرترین قسە کە ئەرداڵ ئەیکا وەکو سیخوڕێکی دەستگای پاراستن بە بەرنامە وەکو وتم هەنگاو بە هەنگاو شیروان ڕائەکێشێتە ناو قسە و باس تا هەدەفی خۆی بپێشێ و بەرنامەکانی پاراستن بۆ خستنە داوی شێروان شێروانی بە تەواوەتی جێبەجێ بکات عزیزان خۆپیشاندانەکانی ئەم دوایانەی بادینان ئەوانەی شیلاتزێ و هەموو ئەمانە بە تەواوەتی بنەماڵەی بازانی شێت و شبر و هار کردبوو تەواو بێزار بوون کە لە بادینانە ئەم شانە ڕوو ئەدات دەبوو ئەمانە شتێ بکەن بۆ ئەوەی بادینان و دەنگە ناڕازیەکان سەرکوت بکەن و باڵی ترس و خۆف و باڵی سەرکوت بە تەواوەتی باڵ بکێشێ بەسەر بادینانە و کەس نەتوانێت ورتە بکات پارتی نەیەزانی لە شیلاتزێ ئەمانە ڕوو ئەدا پارتی نەیەزانی لە بادینانە خەڵک پەلاماریان ئەدا عالەمە ترسا بۆیە هەموو هەوڵی خۆی خستەکە لە ماوەی چەند مانگێکە تا شیروان شیروانی و ئەم کوڕانە بخاتە داوە لە ڕێگەی دەستگا پاراستنەکەی خۆیەوە ئەگەر لەمەش تێپەڕین خۆشەویستان تەواوی ئەم کارە یان هەتا حکومدانی 6 ساڵەکە و ئەم ڤیدۆی ئەمڕۆ بڵاوبۆتەوە سەرلەبەری نایاساییە بۆ بەر لەوەی دادگا بڕیار بدا مەسعود بارزانی وەکو سەرۆکی دەستگای پاراستن و سەرۆکی حکوومەتە چەتەیەکە خۆی لە تەلەڤیزیۆنەوە بڕیاریە وتی ئەمانە جاسووسن ئەمانە تیرۆریستن باشە و ئەمەش بۆ خۆی پێشەوانەی یاسایە لە ڕاستیە چونکە بەر لە مەسەلەی دادگا و دادوەرەکەی خۆشیان مەسعود بڕیاری دابوو کە ئەمانە جاسووسی ئەملا و ئەولانە ترۆریستن لە کاتێکە هیچ شتێک لەو یاریان نییە بە ناوی ترۆر و کوشت و بڕۆ ئەلەم بابەتانە لەمەش بەدەر نیشاندانی شێروان شێروانی لەسەر تەلەڤیزیۆن بەو شێوەیە وەکو تاوانبار کە بۆ خۆی شکستێکی دەرونیە هەم بۆ خۆیان و هەم بۆ خەڵکیش بەڵام لەبارەی یاساییشەوە کارێکی نایاساییە و کارێکی نامەنتەقیە چونکە بۆ لەبەرەوەی دادگای تەمیز هێشتا قسەی یەکلاکەرەوەی نەکردووە واتە هێشتا بەڕەسمی سزای تەواو نەدراون هەتاوەکو دەنگی ئەم کابرایان ڕیکۆردکەن و وە لە تەلەڤیزیۆنە بڵاوی بکەنەوە ئێشتا حکومەکەیان تەواو نەبووە ئێشتا دادگای تەمیز ماوە کە بڕیاری یەکلاکەرەوە لە مۆزوعەکە بدات ئەمەش بۆ چییە؟ بۆ ئەوەی بە دادگای تەمیز بڵێ حکومەکەیان بدەن و لە کۆڵیان کەنەوە بۆی نەگەڕنەوە بۆ ناو کۆمەڵگا بۆ ناو مجتەمع ئاوایە پارتی و بنەماڵەی بازانی خۆشەویستان سەیری ئەم یاریانەی پاراستن و بنەماڵەی بازانی کەن و خۆتان بڕیار بدەن پاراستن لە ڕێگەی پیاوەکانی خۆیەوە کەسێک دائەنێ بۆ کوشتنی غالب لە دواییشا بۆ وشار عەبدوڵڵا باشە
دوایی خودی پاراستن ئەم ترۆریستە ئەبا بۆ هەولێر 3 کەسی پاراستن لەلایەن دێکێتیەوە ئەژیرێ هەرسێکیان ئیعتیرافەکەن کە ئەوان ئەم کاریان کردەوە لە پشت ئەو کڕەوە بوون کە هەوڵی کوشتنی دوکتۆر غالبی داوە بنەماڵەی بارزانی دێنە سەرخەت ئەڵێ ئەبێ ئەم سیانە ئازادکردن بە دەیان بیان و قسەی قۆڕ و قسەی پوچەوە ئەیان بنەوە هەولێر مەسعود بارزانی لە بەرامبەر ئەمانە دێر ئەڵێ ئەی کوا کەیسی مستەفای سەلیمی ئەی کوا کەیسی ئامانج بابان و هاوسەرەکەی ئەمە واتاکەی چییە؟ واتاکەی ئەوەیە ئێمە ئەم کارەمان کردووە ئێمە هەوڵی تیرۆری غالبمان داوە و ئێمە کوشتومانە چونکە ئێوەش ئەوەتان کردووە ئێوەش بۆ نمونە ئەوەی مستەفای سەلیمی و ئەوەی ئەو ئامانج و بابان و ئەلەم بابەتانە ئێوە ئەوەتان کردووە لەم ناوەیشە تەنیا و تەنیا قوربانیەکان زەرەکەن خۆشەویستان باشە یعنی هەم غالب و هەم مستەفا سەلیمی و هەم ئامانج بابان و ئەمانە هەمووی ئەبن بە قوربانی سراع و کێشمەکێشوی ئەم حیزبانە لە باشووری کوردستانە خۆشەویستە ئیتر کەسێ نییە لە مەسعود بارزانی ترۆریست بپرسێ پێی بڵێ باشە تۆ ئەوە ساڵێک و چنێ تۆ سەرۆکی حکوومەتی پێشی سەرۆکی ئاسایش و دەستگای پاراستن بوویت باشە ئەی بۆ ئەم هەموو ماوە دوور و درێژە لیژنەیەکی دروست نەکرد لەسەر کەیسەکەی مستەفای سەلیمی و کەیسەکەی ئامانج بابان بۆچی دروستی نەکردووە زەحمەت نەبێ بۆچی ئێستا باسی یەکەی تۆ بۆ لە ماوەی ئەم 2-3 ساڵەیە باسی نەکردووە بۆچی داواکاری گشتیەکە ناتوە سەرخەت باسی ئەم دوو کەیسە بکە یەکلایی بکاتەوە زەحمەت نەبێ هەرچەندە یاسا یەکلایی کردووە بە تایبەتی ئەوەی ئامانج بابانەوەوانە بەڵام هەموو ئەم کەیسانە ئەبێ بە قوربانی سراع و کێشمەکێشمی پارتی و بنەماڵەی بارزانی ئەگەر ئێوە پێتان وایە ئامانج و هاوسەرەکەی تیرۆر کراون و دادگا درۆی کردووە لە سلێمانیە تۆ وەکو سەرۆکی حکوومەت بۆچی 2-3 ساڵە لەسەر ئەمە بێدەنگ بووی قسە نەکردووە زەحمەت نەبێ بۆ قسە نەکردووە کێیەکی پێگرتی کورە ئەو نەمەڵێ گوڵ خۆ کاکە ئەو نەمەڵێ یەکە ڕەبیڵێ من هیچ بە خۆ ناڵێم بەڕاستی بەڵام ئەینێرم بۆ کاک مەسعود کوڕی باش ئەینێرم بۆ کاکە مەسا ڕەسوایەکەم ئەو نەمەڵێ یەکە ڕەبیڵێ یەکە 2-3 ئاساییە کاکە ئەینێرم بۆ مەسعود بەزانی بیخواپڕ بەدەمی ئەژدا و ئابایی تەواو من قسە بە خۆتان ناڵێمەوە بەڕاستی ئەو چێنەی کە بە منی ئەڵێ ئەینێرەوە مەسعود بازانی کەیفی خۆتانەکە داوا لە هەموو پارتیەکانەکەم ئەوەی جوێن بە جوێنەکە بۆ مەسعود بازانی ئەوە هەر هەموویان باشە بۆچی لە ماوەی ئەم 2-3 ساڵە ڕاتان نەگەیاندۆ مەسعود بازانی بۆچی شاردووتانێتەوە ئەگەر ڕاستەکەن و ئەمانە تیرۆر کراون کەواتە تاوانبار سەرۆکیەکە ئێوەن بۆچی لە خەڵکتان شاردوتەوە تاوەکو ئێستا بۆچی کاتێ پاراستنەکەت هەوڵی تیرۆرکردنی دوکتۆر غالب ئەدا وەکو سەرۆکی حکوومەت دەسەکەتان کەشفە بێ کە خەریکی کاری تیرۆریستی اینجایان لە بەرامبەرە ئەم کەیسانە ئەجۆڵێنن ئەمەیە درۆکانی ئێوە بەڕاستی لەبەرەوەی متمانەتان نەماوە ئەگەر مەسعود بارزانی تۆ پیا بوویتایە ئەگەر زەڕەیە شەرەفی هەبوایە ئەگەر زەڕەیە کەرامەتی هەبوایە ئەگەر داواکاریە گشتیەکەت کەسەر بە خۆتانە زەڕەی ئابڕووی هەبوایە ئەی بۆ لەو کاتا من هاوار مەکە بۆ کەسی مستەفای سەلیمی ئێوە قسەتان نەکرد بۆ قسەتان نەکرد لە هی ئامانج بابان و ئەوانە بۆ قسەتان نەکرد ئەگەر ڕاستەکەن و گومانتان هەیە بۆ 2-3 ساڵی ئێوە لەسەر ئەو مۆزوع قسە ناکرد بۆ ئێسایی لە بەرامبەرێکێتی ئەو قسەیەکی لەبەرەوەی کەیسەکەی خۆ بشاریتەوە کەواتی ئێوە ساختە چین ئێوە درۆزنن بەڕاستی بە مانای کەلیمە ئێوە نەخەمی مستەفای سەلیمیتان هەیە نەخەمی ئامانج و کێکێتان هەیە خەمی ئەمانەتان نییە ئێوە هەموو ئەمانە هیچی لەسەر ناکەن دای ئەنێن تەنها بەکاریان ئەهێنن لە سڵاعەکانی خۆتانە ئەی تۆ کشتوتە منیش ئەی کوژم من ئەی کوژم و تۆش کشتوتە تەنها مەسەلەکە ئاوایە هیچ شتێکی تر نییە باشە ئەو کەسێکی کە پێی وایە مەسعود بارزانی باسی کەیسی مستەفای بابە تۆ مەسعود بارزانی تۆ ئێسەیش دەیان پەکەکە تەسلیم کردەوە بە تورکیا تۆ باوکی خۆ دەیان کوردی تەسلیم کردەوە بە ئێران باپیرە مەلا مستەفا ئەم شەوی لە هەموو شەوێکی ناخۆشتر بێ باشە بەدەیان خەلیل شەوباش و بەدەیان نازانم سلێمانی موعەینی و کێو ئەمان تەسلیم کردەوە بە شای ئێران و هەمووی ئەعدام کران مێژووی بنەماڵەی بارزانی یعنی مێژووی تەسلیمکردنەوەی کورد بە داژیکەرانی کوردستان ئێوە چۆنتان دەڕووی قسە سەر ئەو مۆزوعانە بکەن لەسەر و ئەمەیشەوە ئەگەر مەسعود هێندەی مسقالە زەڕەیە شەرەفت هەیە بۆ لەسەر کەیسی ئەم ژن و پیاوە ئەم ناوی چی بوو تواناوەکەم لای خۆم نووسی بووم مستەفای سەلیمی و ئامانج بابان و ئەلەم بابەتانە بۆ 3 ساڵە قسە ناکەیت بۆ 3 ساڵە لیش لەسەر دروست نەکردووە بۆ لەسەری نەڕۆیشتی بۆ ئێستا قساکەی هەی درۆزنی ساختە چی
کاتە تۆ ساختە چیت تۆ درۆزنی نەخەمی مستەفای سەلیمیتە نەخەمی ئاماژ بابانتە خەمی کەسی نییە تەنها ئێستا ئیخەیتە ڕوو ئەم قسەیە لە پێناوی ئەوەیە کە پاراستنەکانت هاتوون لە سێمانیا خەریکی ترۆرکردنی ئەندام پەرلەمان بەڕاستی و پێویستە کە گروپی هیوا لە بەغا ئەم کەیسەی غالب ببنە ناو پەرلەمانەوە و لەوێش کاتەکە بکەن و پێویستە حکوومەتی عێراقی بەڕەسمی تاوان لە پارتی بنەماڵی بارزانانیەکە کە بکوژەکە تەسلیم بە حکوومەتی عێراقی بکەن ئەبێ ئەو کارە بکەن بەڕاستی ئەوە بۆچی داواکاری گشتیەکەی مەسعود بارزانی لە فەزایەکی گشتیە لە جێوێکی ئارامە بە ئەرشی خۆی هەڵنەساوە بۆ کەسی مستەفای سەلیمی و ئامانج بابان و کێشێ و ئارەم بابەتانە کێ دەستی گرتم و زەحمە دەبێت بۆ ئێمە حەز ناکەین یاسا سەروەر بێ بۆ ئێمە حەز ناکەین کە هەموو کەسێ بزانێ بەڕوونی مستەفای سەلیمی چۆن بووە و کەسی چی بابان چۆن بووە هەمومان ئەزانین ئامانج هەمومان پێمان خۆشە بەڵام ئێوە درۆکن ڕاستیەکان ئەزانن و بەڵام تەنها ئەمانەیەکەن بە قوربانی سڵاحەکانی خۆتان و لەگەڵ یەکێتیا و تەواو ئەگنا ئێوە خەمی هیچ کەسێکتان نییە ئێوە خۆتان ترۆریستن پیاوکوژن ئێوە تەعداکەن ئێوە تەنها ئابڕووی کورتان بردووە لە مێژووە هەیلەوە ئەگەر ڕاستیەکان ئەزانن بۆشی لە خەڵکی ئەشارنەوە ئەی دۆسەی گیراوەکانی بادینان منیش بە بنەماڵی بارزانی ئەڵێم لە 6 ساڵی ڕابردووە بەدەیان کەسان بەڵێ لاانۆ ئامانج بەدەیان کەسان ترۆر کردووە ئەی کوا زەحمە دەبێت کەیسەکانیان کوا کەیسی سەدەش عوسمان کوا کەیسی سورانی مامە حەما کوا هینی وەداد حسین کوا هینی ئەو کوڕی ئەوەی KNN کوا ئەوانەی نەزیر عومەر و ڕەوف ئاکری و شێو دەیان کەسی کە هەمووی پاراستن خۆی ترۆری کردووە کوا کەیسی ئەمانە لەسەر و ئەمەش ئەگەر پیاوی ئەگەر شەرەف هەیە وەرە لە جێوێکی ئاوا کە تۆ پاراستنەکانی ژیراوە لەم جەوا قسە مەکە بەگشتی وەرە دابنیشە لەسەر هەموو کەیسەکان قسە بکە هەموومە پێمان خۆشە بەڕاستی بەڵام درۆکەیت بەخوا نەخەمی ئامانجتە نەخەمی ژنەکەیتە نەخەمی مستەفای سەلیمیتە نەخەمی کەسە ئەو قسانە بۆیە کەی بێشێتی ئەڵێ ئاها ئێمە ویسمانە غالب ترۆرکەین خێرا ئەو کەسانەمان بنەوە و تەواو ئەمە ئەسلی مۆزوعەکەیە دوو بەیانی مۆزوعەکە دائەخەن نەخەمی ئەو ئامانجتانە نەخەمی مستەفای سەلیمیشتانە دووسێ ڕۆژیکە ئیش ئەو مۆزوع هەر نامێنێ بەڕاستی کاتە ئێوە درۆزن و دووڕوو ساختەچین لە حەقیقەتە باشە هەر ئەمڕۆ خۆشەویستان هەر ئەمڕۆ سەرۆکی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان و بەڕێوەبەری ئاژانسی پاراستن و زانیاری ڕوونکردنەوەیشی داوە و لە ڕوونکردنەوەکەیە ئەڵێ با بۆتان خوێنمەوە بە کورتی و بە کرمانجی ڕوونکردنەوەیەک لە 3 ئەندامی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان کە خۆی 5 کەسە سیانیان ئەمەیان کە زۆرینەیە یعنی ئەکسەریەتن ئەڵێ ئێوارەی ئەمڕۆ سۆشیال میدیای کەناڵی حیزبێکی دیاریکراو واتە پارتی بنەماڵی بارزانی لە ژێر ناوی دامەزراوەی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان راپۆرتێکی ڤیدۆیی بڵاو کردوتەوە لەو راپۆرتەدا دانپیانانی چەند کەسێک پەخش کراوە و تۆمەتی سیخوڕیکردنیان دراوەتە پاڵ ئەمە لە کاتێکدا کە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان سەر بە سەرۆکایەتی هەرێمی کوردستانە کەناڵی بڵاوکردنەوەی فەرمی هەیە و پێکهاتووە لە 5 ئەندام بەڵام ئێمە 3 ئەندامی ئەنجومەنەکە بە هیچ جۆرێک ئاگاداری ئەو راپۆرت و دانپیانانە نین کە بە ناوی ئەنجومەنی ئاسایشەوە بڵاو کراوەتەوە واتە بە درۆخرانەوە بنەماڵی بارزانی پاراستن هەر بڵاوکراوەیەکیش بەبێ ئاگاداری ئێمە و بەبێ پشتڕاستکردنەوەی زانیاریەکانی لەلایەن ئێمەوە بڵاو بکرێتەوە سیفەتی فەرمیبوون وەرناگرێت و نوێنەرایەتی بڵاوکراوەکانی ئەنجومەنی ئاسایش ناکە بۆیە ئێمە ئەندامانی ئەنجومەنی ئاسایش هەر جۆرە بەیاننامەیەک ڕەت دەکەینەوە ئەگەر بەگا ئاگاداری ئێمە نەبێت و پێشتر لە ڕاستی و دروستیەکەی دڵنیا نەبین دووپاتی ئەەکەینەوە ئەو بەیاننامەی ئەمڕۆژ تعبیر لە ڕای فەرمی ئەنجومەنی ئاسایش ناکات سەرۆکی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بەڕێوەبەری ئاژانس و پاراستنی زانیاری بەڕێوەبەری هەواڵگری پێشمەرگە 4 سەی 2021 ئەمە ڕوونکردنەوەی سەرۆکی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستانی بەڕێوەبەری ئاژانسەکان بە پاراستن و زانیاریشەوە باشە ئەی کەواتە کێ ئەمەی کردووە تەنها مەسعود بارزانی گەورە ترۆریست ئەم کارێک کردووە بەڕاستی باشە ئەو کردوێتی بڕۆن ئێستا ڤیدۆیەکمە ئەبینی کە شێروانی خۆیدا ئەنیشەیە باسی ترۆریستەکانی بادینا نەکات داوا لە ئاسایش و پۆلیس دەکا ئەڵێ ئێوە کەم تەرخەمن لە بەرامبەر ئەمانە ئەوەتە بە نوێژی نیوەڕۆ لە بادینانە خەڵک تیرۆ دەکرێ بەڵام هیچ کەسێک لێیان ناپرسێتەوە شێنەوەی لە بادینانە خەڵکە کوشن شێروانی بە ئێوەڵێ بەڕاستی ئێوەی ترۆریست
پێتان ئەڵێ بۆچی ترۆریستەکان نایەتە گرتن بۆچی ئەمانە ناگرن بۆ ئەمان دەستیان واڵایە بۆ کوشتنی خەڵک و تاداکردن لە خەڵک ئەمە کێیکە بنەماڵەی بازانەیەکە بۆیە ئەم دانپێنانە هیچ قیمەتێکی نییە تەنان لەن ئاسایشەکەی خۆشتانەوە هیچ قیمەتێکی یاسایی نیە بەڕاستی چونکە بە زۆر کراوە و زۆر بێمانایە و بەعسیش بەڕاستیشتی ئاوا ناکە باشە و بۆیە ئەمەشتان کردووە بۆ ئەوەی کە کەیسەکەی دوێنێ لەبیر بەرنەوە کە هەوڵی ترۆرکردنی غالبتان داوە لە سلێمانیە لەبیر ناشنەوە ئەوانە بەڕاستی ئەمە هەمووی مێژووە شەوانە و ڕۆژانە بەڕاستی باسەکرێت بۆ ئەوەی کە دادگای تەمیز حکمیان بدەن و ئەمانە ئازاد نەکرێنم تا لە بادینانە هەسوڕاو نەکەن من بە ئێوە ئەڵێم ویژدادار عەزیزانی من مەسعود بازایەتی ئەمانە ترۆریستن و بۆ چەند وڵاتیان کردووە ئەم ئیشانە بۆ چەند وڵات ئێستا ئەڵێ بۆ پەکەکە هەر خۆی مەسعود بازانی لەویە یەکتەنەکەی خوارد دوو لە ڕووی ئێوە بەڕاستی چونکە مەسعود بازانی ئەڵێ ئەمانە کاری ترۆریان کردووە ختەیان داناوە و ئەمانە سیخوڕی دەوڵەتان بوون کام دەوڵەت تۆ درۆکەی پەکەکەی دەوڵەتە بنمونە من بە ئێواڵم عەزیزان پەکەکە هینی بۆ چییە جاسوسی بۆ چێ لە بادینانە بەس شەرەفتان بە ئێواڵە ها بەس پێم بڵێن بەڕاستی پەکەکە جاسوسی بۆ چێ لە بادینانەکەک جاسوسی بۆ چێ لە سلێمانی چییە ئیشی بەمانە چییە کورە ڕۆڵە ئەگەر پەکەکە ئەو کارانە بکە یەک کەس لە ئێوە دەستی دەرناچێت بەڵام ئەوە ئیشی پەکەکە نییە پەکەکە وەکو ئێوە ترۆریست نییە پەکەکە وەکو ئێوە جاسوس نییە پەکەکە وەکو ئێوە پیاوکوژ نییە پەکەکە وەکو ئێوە بێشەرەف و بێقیمەت نییە بەڕاستی ئێوە قیەمتە ئەم قسانەی کە پێڵم کەس پێ ناخۆش نەبێ من بەمانە ئەڵێم بەڕاستی پەکەکە وەکو ئێوە نییە ئەژینا پەکەکە هەر دەسێکی بوێ ئەی بڕێ بەڵام ئەو کاری قۆڕ ناکە بەڕاستی پەکەکە لە بادینان ئیشی چییە بە جاسوس بە شێوان شێروانی ئاخر بەڕاستی بنەماڵی بازانی خەجاوەتی ناکێشی مەسعود بازانی درۆزن هەی ساختە چی تو شەرەفتان من ڕسوامیان مەسعود بازانی ڕسوایە تو خوا من ڕسوامیان مەسعود بازانی ڕسوایە من لە هەموو تەمەنما گوڵێکم نشکانتۆتەوە ئەهلی شیعر ئەهلی موزیک ئەهلی ئەدەب ئەهلی ئەخلاق باشە تو خوا من ڕسوامیان مەسعود بازانی پیاوکوش لە هەموو تەمەنما نازانم چەک چییە لە هەموو تەمەنما دڵم نەهاتووە باڵندەیەک ئازار بدەم لە هەموو تەمەنما دڵم نەهاتووە بلاسکی گوڵێک بشکێنمەوە باشە حەزەکەم کە بە ڕێگای ئەڕۆم بەسەر گەڵایەکی شار نەڕۆم باشە نەوەکوپان بێتەوە کەواتە ئەوەی کە ڕسوایە مەسعود بازانیە ئەوەی ترۆریست و پیاوکوژە مەسعود بازانیە بەڕاستی ئەمە حەقەتەکەیتی ئەمەش گۆڕان گۆڕان عەزیزان ئەمە لا خۆی على اساس این ئەو کۆڕانایشێ غالب ئەندام پەڵمە سەرلیستی گۆڕان على اساس گۆڕان چرکەی لە خۆی بڕیوە لەم ڤیدۆیا چرکەی لە خۆی بڕیوە یەک قسە ناکە گۆڕان باش نییە بەشێتێکیش ئەوایە ئێستا گۆڕان لەسەر هەموو ئەمانە قسەی کردە هەوڵەتی هەبوایە جا حلمەتم بۆ ئێوە هەیە هەڵێن ڕۆژێک کابرایەک ئەچێ بۆ گوندێک جامە ڕێک لە گۆڕان ڕوویاوە ببورن کام قسەتان بۆ ژێرمەوە پیاوان و ژنان زۆر ببورن مەسەلەی کوردی وایە خۆ من چی بکەم کاکە بەم جۆرەیە من ئیجێڕمەوە پیاوەکە چێ بۆ گوندێ سیرەکە هەموو گوندەکە بە تێڵاوە بە کلکە خاکە نازەوە بە کلکە تەورەوە بەربوونەتە گیانی یەکتر هەمووی شەڕەکات ژنێکیش لەولاوە سا ئاوا بنێش ئەجایە و تەشیە ڕێسێ پیاوەکە ئەڵێ دادێکیان ئەوە پێم بڵێ ئەم دێ بۆچی واکە بۆ هەمین بەربۆتە یەکتر و بە تێڵاو بە کلکە خاکە ناز و کلکتەوە خەڵکی سەرگەلاک یەکترشکێن ئەیشەڵێ وەڵا نازانم ئەڵێن منیان والیە کردووە خۆ تێگەن مەسەلەکە چییە جا گۆڕان ڕێک ئەلەمە ئەمە لەوە ڕوویاوە بەڕاستی نەچرکەیت نەقسەیەکە گۆڕان تۆ مەسئولی لە مەوزوعانە تۆ لە ناو حکوومەتایی لە ناو دەستگای ئاسایشەکانایی لە ناو وەزارەتەکانایی تۆ وەکو بنەماڵی بازانی مەسئولی لە چقۆلەدانت زۆر غالب تۆ بەشداری لەو مەوزوعەیە تۆ لە گرتنی شێروانیە گروپەکە بەشداری ئەو جەماعەتە تۆ لەم سیناریۆ قۆڕەی پاراسی ئەمڕا تۆ بەشداری تۆ لەگەڵ ئەمانای تۆ ناتوانین لەمە دەرباز بی بێدەنگی هیچ چارەیەکت ناکە لە حەقیقەتە بزوتەوەی گۆڕان وەکو پارتی و پاراستن تاوانبارە سەرۆکی هەرێمن لەگەڵ مەسعود بازانیان هەمووتان لە مۆزوعات تاوانبارن گۆڕان ناتوانێ خۆی دەربەزکە هەشتە قۆ لە بزوتەوەی گۆڕان لە غالب دراوە باشە ئەم هەشتە قۆیە لانی کەم چواریان بنەماڵی بازانی لێیاوە ئەمێنێتەوە چوارەکەیش دوانی گۆڕان و دوانی یەکێتیە چونکە ئێوە لە حکومەتە بەشدارن باشە ئێوە بەشدارن لە ڕاستیە
لەبەرەوە ئێوە لێتان داوە ئالەم سیناریۆی ئەمڕۆ ئێوە لێتان داوە بتانکەم بە قوربانی ئەو سێدادوەرە کە ئەمڕۆ قسەی کردووە کە ئەڵێ ئەوە ئیلاقی بە ئێمە نیە و پاراستن خۆی کردی ڕەتی مەسوول ئیلاقی بە ئێمە نیە ئەوەیە من لێرەوە داوا لە پەکەکاکەم لەسەر ئەو هەتیوە ئەو ناوی شێوز ئەو خواناوەکەی چی بوو لە شوێنەکە نووسی بووم ئەرداڵ لەسەر ئەو ئەرداڵە پێویستە پەکەکە ڕوونکردنەوەی بدا چونکە من دڵنیام لەوە بۆ ڕای گشتی ئەڵێم ئەگینا خۆم لە پەکەکە دڵنیام ئەرداڵ ڕەبدی بە پەکەکەەوە نییە بەڵکو پاراستی پارتی بنەماڵی بازانیە پەکەکە ئەم ڕاستی ئەزانێ هیوادارم پەکەکە ڕوونکردنەوەی بدا و ڕاستیەکە بە هەموو خەڵک بڵێ ئەم قسە قۆڕانەی ئیلاقی بە ئێمەوە نییە ئێمە نە شەعبان حسێن ئیبراهیمە ناسین کە خوێنەوە ئەرداڵ و ئەمە ناساوی ئێمە نایەناسی دڵنیایشم کە نایەناسێ کە نایناسێ و ئەم ئەرداڵە ئەم شەعبانە پاراستن و بنەماڵی بازانیە و بە تایبەتی دایانناوە بۆ ئەوەی شێوانی بخاتە ناو ئەم مۆزوعەوە و بۆ ئەوەی کە لە بادینانە هەچی دەنگی ناڕازی هەیە هەر هەمویان بگرن و بیان خەنە زیندانەوە بەڵێ ئارداڵ بیان خەنە زیندانەوە هیچ ئیلاقی بەسەر پەکەکەەوە نییە ئەم شەعبان حسێن ئیبراهیمە بۆیە پەکەکە پێویستە ئەم ڕوونکردنەوەی بدا بۆ ڕای گشتی بڵێ ئەو مۆزوعە ئیلاقی بە ئێمە نییە لەبەرەوەی وڵا ئەمە جاسی بۆ پەکەکە کردووە کورە مەسوول بازانین تۆ جاسوسی هەموو دنیای کاکەوی ساواک بووی باوکە باپیری وڵڵا لەبەر ئێوە جاسی بەر کەس ناکەوێت بە ئیلاهی ئائس ئەم ئارامەحمە بڕوا بڵێ بە ئێران بە تورکیا بەمانە بڵێ من بە پیاوەڵی کاکە تۆ ئێمە تۆمان بۆ چییە ئێمە مەسوولمان هەیە ئێمە مەسوول بازانیمان هەیە ئێمە ئەو زەبەلاح جاسوسانەمان هەیە تۆ چی ئارامەحمە خەڵک ئێمە فەقیری بۆ چی ئەی هاوار ئێمە چێمان پێکرێت چیمان پێکرێت ئێمە کاکە هەتا ئێوە وەسابن جاسوسی زەبەلاح کە ماڵی کورد کاولکن ئێمەیان بۆ چیە کاکە بەڕاستی ئێمەیان ناوێت بۆیە هیوادارم هەمووتان ئاگاداری ئەم سینەرەی پارتی بنەماڵی بازانی بن لەسەری بڕۆن و بەردەوام تێکۆشانکە بۆ ڕسواکردنی ئەمانە ئەمەش هەمووی پەلەقاژی پارتی بنەماڵی بازانی خۆشەویستان ئەمەی کە پارتی ئەیکا هەمووی تەنگژەیە هەمووی تەنگژەیە هیچی ئەوە نییە کە بڵێ وڵا سەرکەوت و ئالم بابەتانە هەمووی شکست و دۆڕانە وەکو دوێشەوتم گۆڕی خۆی هەڵەکەنێت اینجا عەزیزان یەکینم بەدەستەوەی لایڤێک لەسەر تەواوی نووسەرەکان هونەرمەندەکان مێدیاکارەکان ئاگادار بن ئەو زۆر گرنگە یەکە بە ناو بە عینوان بە هەر هەمویان لە چێ پارەوەرەگن چێ بڕیانە بە پێیجەکان هیچیان ئەکاونتەکان هیچیان ماڵپەڕەکان هیچیان چۆن پارە کۆکەنەوە چۆن دەیان ملیۆن دلار مانگانە و چەند مانگی سەرفەکرێ بۆ کۆمەڵێک نووسری ساختە چی و فڵان فیسەران بابەتانە لە شارەوە لەوەی شوانەوە لە سپیەوە لە ناویچیە ئەمەی هین ئەوانێتە درەوە لە هەر هەموو ئەماتن بۆ باسەکەم باشە چێتی منیتە قسەیەکم نەما ئەوە کولی حقایقەکان کە پێم وتن ئەوەی سیناریۆی ئەمڕۆی پارتیش هیچ قیمەتێکی نییە هیچ قوستایەکی یاسایی نییە بەڕاستی مەسوول بازانی لە جیاتی بنێشی کوردی دەبوایە ئیسفنجێ بجاویایە ئیسفنج بەڕاستی ئەو سفرنەوەیە پێم وایە 50 ملیۆن پارەی دراوەتێ دینارە نازانم چییە من نەمبینیوە لە بەڕاستی لە خۆشتێکیش نەبینم قسەی چی بکەم کاکەجیان ناکرێت من شتێ نەبینم ڕەخنەمە سەری نەبێت لە خۆ قسە ناکەم اینجا کاری هونەری فیلم و سینەما ئەوانەش بەڕاستی ئیشی من نییە چونکە من لەو بوارە ئیش ناکەم تا لە خۆ هەسم لەسەر مەسەلەی فیلمێ دەرکراوە قسە بکەم بیشی بینم ڕەنگە کۆمەڵشی لێ نەزانم یا ڕێئیشی ئەڵێ بەسا بەڵام لە پشت ئەوانە و کاراکتەرەکان ئەناسن لە مەوازی ئەخلاقی و مەوازەوانە چۆنن ئەوە بەحسێکی ترە بەڵام وەکو مەسەلەی کە من بێم دراسەی بکەم لەسەر مەسائلی فیلمەکە کە چۆن جاکە من چوزا خۆیشی من نیە بە قوربانی بم منەوە پیاوانیم کە شتێ نەیزانم لێ هەڵچم هەشتێ لە ساڵ 80 لانیکەم بەسەری ئازاڵ نەبم تەداخلی تیا ناکەم لە حقیقەت من بەجێتانە هێڵم و بەخواتان ئەسپێرم خۆشەویستان مەسعود عەبدولخالق و گروپەکەیانی یەکەیەکە هەموویم ئەمڕۆ دەستنیشان کردووە واستان لێ نایەنم ئەم جاریش دوێشەویش پێم وتن مەسعود عەبدولخالق واستان لێ نایەنم دڵنیا بنەوە لەسەرتان ئەڕۆم هەتا 1 ساڵ 2 ساڵی کە من شەڕی ئێوەکەم بۆ ئاگاداریتان ئەوە لەوە دڵنیا بن یەکەیەکە هەموو ئەوانەی دەورتان کە ناو کۆمەڵی ئیسلامیا بوون چۆن هەڵتان خەڵەتان و چۆنتانە بۆ لای خۆتان چۆن لە گروپەکەتانە هەیە ئێستا یەکەیەکە مێژووی هەمویان دەرەخەمە دەرەوە باش بیزانن و ئەوانەی لای بەرهەم ساڵحیش کە دوێنێ پێ ژیان بە مندا باشە بەرهەم ساڵحیش ڕسواکە ئەمە شەڕە لەکەدا چونکە من شەڕ تا کۆتایی ئەڕۆم من لەم دنیاەیە جگەل لە کەرامەتی خۆم جگەل لە ئەخلاقی خۆم جگەل لە ئابڕو و شەرەفی خۆم جگەل لە جوهد و کەسایەتی و مێژووی خۆم تەنها خاوەنی ئەمانم کە ئەمانم نەدۆڕاندووە وەقەتیش نایدۆڕێنم بەڵام نەمای نامێت دەستی بدەم
نسرت وسامة هندسي بدم نفلان وفيسال أما هندسي بدم من اللي يكشف ناتسن براسي نكشتيم هيدا تشينو بين نقم بيبلا محل حسابه نما استوى كم بو يكشتي وهاوسو كان يكشتي تابل مولاشم لا إيرانو دوغو تشوري ونازايم هلكي هنم نبيعي بنا مالي أبن بيعي نوع بازانج لبريكا لمرزكان شو قاچاشتي كم أما إشي مني براسي من بيقل ما بيجنانو أو كفاية من براسي دايلو نجيفان ما به هاتي ولي باشا أما أنا مرتاح بو دايلو يخش يسا جاري واحد دايلو بيه لو جادانا بياساكم خوش عليه هم دنيا هيني من هذا الخمو باشا ماتن أوابي كدجي أم شتان الرأ وسم كدجي أما في أنا أبم هم جانم بيه كني هذا الخمو أما نبي خوشة يعني من لزد للشريط استمكاري أبم خوشة يستان كسدل أرام أحمد توبو واقع على بابتنا وقلتو شون لزد لسفر بيت لزد لجني جوان بي لزد لسياري جوان بي لزد لنازان فلان في سياري جوان بي لسفر وقشو قرانو أمانا بي من لزد لتيكوشان أبم دجي استمكاري من لزد للرسواك دني سراني دزو جدو حكم شتيكي بارتي وشيتي وقوران أبم لكدوسانا من كدجي بنا مالي بازاني الرأى واسمو قصا كم قص بالاكم هذا خموه عليه قنديل براي سلم أو دبزة أما أصلي موضوعك يعني من بما مرتاح للواقع خلق لك كاكتو هلال ناب بحياتي هلال ناب بوشي بيستا بحياتي هلال ناب أولو تأكيد حتى أو رجي خوني أو أرام أحمد بس الزاوية وش كيبته من بدهم من موضوعنا تيجي هموكل دشم رابوسي بتنهي أخو بخو حسن تعقع تيجي جاء أوامين مو جانا كابريا كبو نهاي حسن تعقب وقت خوي كودي روشالات بو لباشو جياوا على عم حسن تعقية أشوفه إيران بيسي كثير خويا أبد ليش لو بتنها خويا هاتو هم يأكل جال شر المروش تاع سيما شو معني بيشو تنين وحسن تعقة خويا أبو جاء من وقت حسن تعقة بتنها خون بمن مو بارتي يشتي قوران كاكا حماد شو عالم بابتانا نفوسي أمانة حتى يقرن جاديك أو على محمد أو مرتاح لسرق نفيخو علي أم دنيا هني منه هل أم لا يفناكم يتبقوا خم مرتاح حتى ابن مالي باجاني رسواكم حتى يشتي رسواكم حتى قوران رسواكم حتى هتشي دزو جديه بهن المندو وبشاعره ورسواكم من مرتاح براسي والله أما حقتك يديك أما واقعي على محمد كاسيش حسابي حالا نكات طب دينا نعملكم بواتو خوش رسالة لان كابريك وجاء نواكينا مالان فيديو قلتو نسيناكي كوري باشا لجماعتي مسعود عبد الخالق والله كاكا اگر بيدل نبي مش ملفي تو بلا وكينوا ملفي مخابراتي اواسيلم كل ابلغ بو ملفي مخابراتي دزقاي مخابراتي ودمعي انا من مهيبا براسي يعني انا محمود مهم بو دزقاي مخابراتي وشده بشتي به والله هزليه كروت ما قبلاي نكتو لا بوش بوش تبيت باشا لا بوش تبي براسي دزقاي مخابراتي كورا محمد شو زاني مخابرات شي وجاس فلان في ساجد يبون جيرن كاكا ارا محمد بل هذا مش شاعره حتى سياسي جنين من بوش على زايتان تيجي خوي شاعر يا اخي بل هذا مشتي انساني سياسي اشي خوي فروشي اخوي بارتي بيجتي بم حزب جروب من حتى سياسي جنين بو اكادريتان من كابلاك الشاعر مياخيم للمجتمع ياخيم لهذا مشتي الدنيا تيجي من هيك منايا جوانو شي على النبي باباش بزان دبرو كاس حسابي اول نكا براشين من بو بارب ممكن لانه يكونوا دوا بو بيكشتي بوخم قلم يكم هبو قرقم هبو نسربهم لكم دميدا يكتي بوخم اسم مليون يبو من نام يا كاكش وبزوني براشين نعم من اول مرتاح كاكش دي شو قاتان خوش به مردن وسر شوري ومسؤول بازاني رسواي بو مسؤولي جوله تروريست في وادارم كهميشه لاسوديه بجين حلمتك زورم بوتان هي وليريشو ديسان اليمو حلمتم بو هوليري سربرس هي باشا ديشو قسم بو كدن كا جماعتي مسعود عبد الخالق دريان فرمو بو ايوا هميشه روحي من شاي من هميشه بشيواني خشي هوليرو بارينانم اولا هو تاكيد من براسي حرمته قاتلك قرباني يو مسعود كم بقرباني هر هموتان لقل مسعودا بي كم بقرباني بيلا كانتان مسعود ومسعود كم بقرباني درجاي مالا كانتان بقرباني كوتشكو شطال وسيني وسفري مالا كانتان دبر